ئەمانە سەرجەمیان ئەو داتایانە بوون کە لەبارەی کریپتۆکەرەنسی. جا ئەمە پێویستی بۆیە کە کەسێکی شارەزا گفتوگوی لەبارەوە بکە و میوانێکمە بێت لە ستۆدیۆیە کاویش بەڕێز دانیێڵ عەبدوڕەحمان شارەزای بازاری کریپتۆکەرەنسی بەخێربی. سەلامەت بی، زۆر سپاس. ئەو بەرزبوونەوەی بیتکۆین چاوەڕوانکراو بوو؟ بەڵێ بێگومان. بۆچی؟ بەرزبوونەی بیتکۆین شتێکی چاوەڕوانکراو بوو لەبەرەوەی بیتکۆین ئەسێتێکەوە دیزاین کراوە بەپێی تێپەڕبوونی کات بەردەوام سەرەکی لە بەرزبوونەوەیە بێ. پرۆتۆکۆڵەکەی بە جۆرێ داڕێژاوە بەپێی تێپەڕبوونی کات بەردەوام نرخی لە بەرزبوونەوەیە بێ. بۆیە بینین کە سێرێکی بیتکۆین دەکەن بیتکۆین تەمەنێکی کەمی هەمووی 15-16 ساڵە لە ئاستێکی زۆر نزمەوە کە لە خوار دۆلارەوە ئیمڕۆ گەیشت بە $118. بۆیە 118,000 دۆلار. بەڵێ هۆکارەکەی ئەوەی کە بۆچی بیتکۆین بەردەوام بەرزە بێتەوە پێویستە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە وەڵامی و پرسیارە بینەوە ئا بیتکۆین چییە؟ بۆچی ئەمە سێتە بەپێی تێپەڕبوونی کات لە ئەو وەڵامیان دەستکەوێت؟ بەڕێزان بیتکۆین ئەسێتێکە لەلایەن کەسایەتێکەوە دروستکراوە بە ناوی ساتۆشی ناکامۆتۆوە. ئەم ئەسێتە ئامانجی ئەوەیە کە ببێ بە بەدیل یان ئۆلتەرنێتیڤی ناوەندە کلاسیکەکان کاڵی ناوەندە کلاسیکەکان ناوەستمان بانکی مرکزی و بانقەکانە کە تۆ بە ئاسانی بتانی پارە بۆ بەرامبەرەکەت بنێری بەبێ ئەوەی ناوەندێک هەبێ بەبێ ئەوەی تێچوویەکی زۆری هەبێ بەبێەوەی کاتێکی زۆری بەسەرا تێپەڕێ. باشە بەس لێرێ ئەگەر ئەم قسەیە بۆ کەسێ بکەی کە سەرمایەدارێکی کلاسیکی بێ ڕەنگە بەلایەوە سیر بێەوە جێی بڕوانە بێت. ئایا پێ دوایەوە ئامانجەی خۆی بگرێت بیتکۆین و کریپتۆکەرەنسی بەگشتی؟ سەرەتا کە بیتکۆین دەست بەم گەشتەیەکە بەرهەڵسکاران ڕخنەگران زۆر بوون بەپێی تێپەڕبوونی کات کە سەرەکەی بەرزە بێتەوە ئەم کەسانە کەمە بنەوە. ئەوانەی کە لە ڕابردووە ڕخنەی توندیان لە بیتکۆین گرتووە هەروانن ئێستا دێن بۆ بەرهێنانی لەکەنێکی لەوانە مەسەلەن بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمپانیای مایکرۆستراتیژی مایکل سەیلەرە لە ساڵی 2013 لە تویتەر تویتەکەڵێ بیتکۆین سکامە. یەکی لەوانە دۆناڵد ترەمپە لە خولەکەمی سەرۆکایەتیە باشکراوی بیتکۆین سکامە وەڵام ئێستا دامەزراوەکەی خۆی وڵاتەکەی ئێستا دراوی هەیە و ئەمریکاش وە بەرهێنانی لە بیتکۆین ناکردەوەکو یەدەگی نیشتیمانی. بۆیە ئەمە بپێت تێپەڕبوونی کات کەمە بێتەوە بەس خەڵک زیاتر لی تێگا بۆ دامەزراوە دارایەکانەوە بۆ ئەگەر نازانم بە دیوێکی حسابات سەیری بکەین بە چاوێکی کەسێکی شارەزای ژمێریاری و دارایی سەیری بکەین ئەم بەرزبوونەوە بەرزبوونەوەیەکی تا ڕادەیەک نامەنتقیە. یعنی ناکرێت لە مودەیەکی کەمە هەبوویەک ئەسێتێک بەم جۆرە نرخەکەی بەرز بێتەوە. ئایا ئێوە کە شارەزای بازاڕەکەن ئێوە شەر بەنا ئاسایی ئەیبینن یان بەرزبوونەوەیەکی ئاساییە؟ بەرزبوونەوەی بیتکۆین شتێکی نائاسایی نییە بگرە شتێکی زۆر سروشتیشە. بۆ گوتم بۆ چەند هۆکارێکە گەڕێتێکی لەو هۆکارە ڕئیسیانەوەیە ژماری بیتکۆین سنووردارە 21 میلیۆنە لەوە زیاتر دروست نابێ. یەکی لەو هۆکارانی کەوا کە بیتکۆین بەرزەوە بێ وە بەرهێنەرە گەورەکان و دامەزراوە دارایە گەورەکان ڕووی تێ بکەن ئەوەیە کە فیات کەڕەنسی یۆرۆ دۆلار و پاوەند ئەمانە بەپێی تێپەڕبوونی کات نرخەکانیان داوازێ ناتوانن دژی هەڵئاوسان ئینفلیشن شەڕ بکەن. بۆیە بیتکۆین باشە ئێستا چەند بیتکۆین لە دەستی هەڵگرانی بیتکۆینایە چکە پرۆسەی ماینینی بیتکۆینی شەر بەردەوامە؟ بەڕە پرۆسەکە بەردەوامە بەڵام سەقفی کۆتایی دروستکردنی بیتکۆین 21 میلیۆنە ئەمە کە 2140 کۆتایی پێدێ. باشە لە ئێستا سەر و 19 میلیۆن و 600,000 بیتکۆین لە بازارەوە تا ڕێژەیەکی زۆر کەمی ماوە کە ماینین پرۆسەیەکی قورس و ئالۆزە بۆ بێگومان. باشە ئەوەی کە ئەبینین تەنها بیتکۆین نییە ئیتریۆمیش ئەڵتەکان بەرز بۆتەوە و ڕێژەی بەرزبوونەوەیان ئیتریۆم لە هەفتەیەکە نزیکی 16 لە سەدە. ئەم بەرزبوونەوەی ئیسریۆمیش پێمان دەڵێ داهاتوی و دراوەش داهاتوی لێرە من نەمەوێت شکارێک بۆ بازار بکەم فەرکم دڵنیام کەسانی تۆ لێرە بۆ شکاری بۆ بازاری کریپتۆکەرەنسی ئێمە بازاری کریپتۆ بێتە دوو بەشەوە بەشێکیان پێوترێ بیتکۆین بەشێکیان پێوترێ ئەڵتکۆین. باشە ئەڵتکۆین ئەو دراوانن کە لە دوای بیتکۆینەوە دروست بوونە پیانەوترێ دراوە بەدیلەکان. باشە جا ئێستا گاپێکی گەورە جیاوازیەکی گەورە دروست بووە لە ئەدای بیتکۆین و لە ئەدای ئەڵتەکانە. پێشتر لە سوورەکانی ڕابردووە هەمیشە بیتکۆین و ئەڵتەکان بەیەکەوە دەستیان بە بەرز بوونەوە کرد. کاتێک کە بیتکۆین بەرزە بوو ئەڵتەکانیش
دوایە کەوتن بەڵام لەم سایکڵی ئاخیرەکەڵم لەم سایکڵی ئاخرە لە دوای ساڵی 2022 کە بیتکۆین بنی خۆی تۆمارەکە کە 16هزارە بەرزە بێتەوە بۆ 1970هزار بەڵام ئەدای ئەڵتەکان زۆ خراپە کاتێککە دین سێرەکەین ئیتریۆم و مەسەلەن دراوەکانی کە ئەدایان زۆر لاوازە ئەم جیاوازی گاپە شتێکە وای کردووە تێگەشتێکی لای وە بەرهێنەری ئەڵتەکان هۆدەرانی ئەڵتەکان دروست کردووە کە بوڵڕەن بەرزبوونی گەوری ئەڵتەکان ڕوونادا نەخێر ئەمە شتێکی یاساییە من پێم وایە بیتکۆین لە ئێستا بەهێزەوە بوڵشەوە ئەتوانێت زیاتر بەرزەوە بێت بەڵام قازانجی گەوری لە بیتکۆینە نەماوە هێواش لەگە بەرزبوونی بیتکۆینە پێم وایە لۆنگ تێرم هۆڵدەرەکان دەستەکەن بە تێک پرۆفیت و بەشی لەو پارێکە لە بیتکۆینە هەیە دەرەچ ڕۆتیشنەکە ئەچێتە ناو ئەڵتەکانەوە و خاڵێکی ترکەواکە ئەڵتکۆینەکان دەست بە بەرزبوونەوەکەن ئەوەیە سیویلە لە دەرەوە دێتە بازار پارە لە دەرەوە دێتە بازار چکم بازاری کریپتۆ بە بازارە ناسراوە کە ڕیسکی بەرزە پێوترێت ریسک ئۆن ئاسێتش لە ناویشانە ئەڵتەکان خاوەن ریسکێکی زۆر بەرزە بۆیە وە بەرهێنەر ناوەندە دارایە گەورەکان هەموو کاتێک بە سەلامت نازان بێن وە بەرهێنان لە ئەڵتەکانە بکەن بۆیە تەنها کاتێک دێن وە بەرهێنان لەم ئەڵتانەیەکەن کە پارێکی زۆر لە بازارە هەبێت بۆیە ئەڵتمە بەست ئەڵتەرناتیڤەکانە و جێگرەوەکان بێگوماوەکو پێشبینی ئەەکەی هیچ دراوێکی ئەلم سەبەتە جێگرەوانە ڕۆژە لە ڕۆژان نرخەکەی هاوشێوەی بیتکۆین بەرز هەرگیز ئەی بۆچی بڵێن ئەگەر ئەوانی کە بازرگانی لە دراوی دیجیتاڵی یەکەن بەتایبەت لای خۆمان من زۆر گوێم لەوە بووە کە خەڵکیڵێ ئەڵەی بۆ سەرقاڵی پایت بۆ سەرقاڵی بڵێن پارە ئەخەیتە دراوێکی دیجیتاڵیڵێ سیر کە بیتکۆن چی لێ هاتووە ڕۆژە لە ڕۆژان ئەمە ژوای لێدێ بۆچی تۆ پێشبینیەوە ناکەی کە ڕۆژە لە ڕۆژان ئیستریۆم بگاتە سەروی 100,000 دلار من پێم وایە ئیسریۆم ڕقەمی گەورە بێت ئەبینێ بەڵام با بڵێن بچێتە هاوشانی بیتکۆین لە ڕووی مارکێت کاپەوە مستەحیلە لەبەرەوەی بیتکۆین ئەسێتێکی جیاوازە ئەسێتێکە باسی جیاوازەکەین بۆچی بیتکۆین لەوانی تر ناچێت لەبەرەوەی ئەم ئەسێتە لە 2002 فاوندەرەکەی دامەزرێنەرەکەی وازی لێهێناوە شەبەکەیە کە خۆڕستکانە خۆی ئەژێنێ داها کەستان دایان حکومەت ئینڤێستەری گەورە خەڵک دژایەتیان کردووە نەیانتوانیوە وا لە بیتکۆین بکەن کە لووتکەی نوێ نەبینێ بۆیە نرخی ئێستەی ئیسریۆم 2990 دلار واتە 3000 دلارە بۆ یەک درام کە ئەو نرخەش نرخێکی باشە لە 24 ساعتە 8.39 بەرز ئەبێوەمان لە باشە بۆ لە عێراق ئەمەندەیان ڕق لە کارکردنە بە کریپتۆکەرنسی بۆ بانکی ناوەندی دژی ئەوەستێتەوە هۆکارەکەی وایە هۆکارەکەی بۆ لاوازی ئاستی ڕۆشنبیری تاکی عێراقی و لەسەر ئاستی خوارە و لەسەر ئاستی سەرەوە گەڕێتەوە ئەگینا ئەگەر سێری وڵاتەکانی کە بکەین ئەو وڵاتانی کە پێشکەوتون بەتابەتی لە ڕووی تەکنۆلۆژیەوە هەمویان نسی بوونەتە کریپتۆ فرندلی بوونەتە هاوڕێی کریپتۆ لەوانە مەسەلەن وڵاتێکی وەکو ئیمارات وڵاتێکی وەکو ئەمریکا لە ڕیزبەندی ئەو وڵاتانەیە کە پێنوێنی لە خۆگرتنی وڵاتەکان کریپتۆی تایە بەرزە کە تازەترینیان وڵاتێکی پاکستانە ڕەنگەمە وەکو وڵاتێکی دواکەوت و سریان بکەین بیتکۆینی وەکو یەدەک پێناسە کردووە بۆیە بەپێ تێپەڕبوونی کات وڵاتەکان ڕوو لە بیتکۆینەکەن ئێمە لە ڕابردووە لە سایکڵی ڕابردووە وڵاتی ئەلسلفادۆرمانە بوو ئەم وڵاتە سەرۆکەکەی نای بووکەلی قەراریدا وە بەرهێنان لە بیتکۆینە بکەن دوێنێ لە یەکێ لە تویتەکانیا ئاماژەی بۆ کە ئێمە 400 میلیۆن دلار لە قازانجین بۆیە کۆمپانیەکان و حکومەتەکان بیلەوەکەنەوە ڕوو لە بیتکۆین بکەن بۆ ئەوەی کە بتوانن قازانجی چەند ساڵە پێش ساگەر بانکێکی ناوەندی هاوشێوەی با بڵێن بانکی ناوەندی عێراق چەند بیتکۆینێکی بکڕای ئێستا میلیۆنان دلار لە قازانج بێگومان باشە سەبارەت بە هەرێمی کوردستان ئەوەی کە من تۆزێک لێ کۆڵینەوە لەسرم بابەتە کرد تاوەکو ئێستا ئامێری ماینین لە نێو گەنجانە کڕین و فرۆشتنی پێوە کرێ و ئەهێنرێت ئاستی ماینین لە هەرێمی کوردستان چۆنە ئەوەی ئێوە ئاگادار بن ڕێژەکەی زۆرە پێشەوەی باسی ماینین بکەن حەزەکەم وەڵامی پرسیارە بەمەوە کە زۆر بە گرنگی زانم کۆمەڵە درا و دروستە بن هاوشەوەی پای و چەندراوێکی کە باسیەوەت کرد پێیان وایە من لە دااتوەکو بیتکۆینی لێدا ئەمە هەرگیزم شتە ڕوو نادامە جۆرێکە لە مارکێتین لە تەسویق ئەکرێ بۆەوەی ڕەواژ بزان بە دراوەکە خەڵکێکی زۆر سەریتێکە و تیمی دراوەکە دواتر پرسیاری پایت لێ بکەم کەواتە ئێستا پرسیارەکەم چکە با بڵێنەوەی کە لە هەرێمی کوردستان زۆر پرسیاری
پای بەتایبەت ئێمە ڕوبەڕووی و پرسیارە بینەوە چی لێ دێ پێ دوایە داهاتوی پای چۆن دەبێت پای لێستا لیست کراوە لە ئەکسچێنجەکان ناتوانانی مامەڵی پێ بکەی هاوشەوی دراوێکی تری ئاساییە ئەویش ئەگەر بێت و وەزئی بازار بەگشتی باش بێت ئەتوانێت دەست بە بەرزبوونەوەکە کە ئەڵێن وەزئی گشتی پێ دوایە تا چەند بەرزە بێتەوە زۆر بەرز بێت دیاریکردنەوەی کە دراوێت تا چەند بەرزە بێتەوە زۆر قورسە ئەوەی کە پێشبینیەکەی پێشبینەکان کۆمەڵە فاکتەر هەیە فاکتەرەکان ناوەکین ئێمە نایزانین ڕەنگە بتوانین مەسەلەن ئێمە شکاری تەکنیکیمانێت لە ناو شکاری تەکنیکیا توانین دەرفەت بدۆزینەوە بڵێن ئێرە کاتێکی گونجاوە بەس بڵێن هەتا کوێ ئەڕوا ئەمە دیاریکردنی زۆر قورسە و تەندروست نییە بەڕاستی بۆ نمونە یەکێک سەد پایەکی هەبێت لەم ڕۆژانەیە یەکێک لە هاوڕێکانم باسیەوە یەکرد 135 پایە بۆی چاوەڕێم بێتە 50 دلار جای فرۆشم چاوەڕێ و نرخە بکەین پێم وانە پێ دوانێ بگاتەوە لە ئێستاە بازاری کریپتۆ گۆڕانکاری بەسەر هاتەوەکو جاران نەماوە جاران ژماری دراوەکان زۆر کەم بوو سنووردار بوون لە ئێستاە ژماری دراوەکان زۆرن بۆیە کاتێک کە پارە دێتە بازار ئەم پارێت تەوزی ئەبێتەوە سەرم دراوانەیە دابەشە بێ بۆیە پێم وانە بەرزبوونەوەی زۆر گەورە ببین هاوشەوی بوو باسی ماینین بۆ بکە لە هەرێمی کوردستان ڕاستی من ئاگادارنیم ئەمانی لە هەرێمی کوردستانە چۆنە بەڵام ئەوەی کە ئەزانم حکوومەت هەرێمی کوردستان بەڕاستی یاسایەکی ڕوونی نییە بۆ کریپتۆکەرەنسی ئەگەر شتەکەش بکرێ زۆر ڕوونی هیچ داتایەکمان لە بەردەستانە ماینینگ لە کوردستانە چۆن و چۆن نییە و ئەگەر هەش بە ڕێژەیەکی زۆر کەمێ بەڵام باش ئێمە وڵاتێکی دراوسێمان کە ئێرانە ماین بە ڕێژەیەکی زۆر بەرز و گەورە ئەنجامەدا کۆمەڵ وڵاتی کەشن بەتەنان ماینین لە ئێران کاریگەری کرۆتە سەر بەرەمێنانی کارە باش لە چکە کارەبایەکی زۆریەوێ وە چەڵگەکانی ماینینی بیتکوین بە تایبەت وزەیەکی زۆریان پێویستە سەبارەت بە ئەوانی کە مامەڵە بە کریپتۆکەن لە هەرێمی کوردستان قەتە بووە کەیس ئاگاداربی کە مایە پوچ بوو بێ پارێ زۆری تیا خەرج کرد بێت چی هەیە لەو بێگومان نمونەشمان زۆرە بەداخەوە بازاری کریپتۆیەکێکە لەو بازارین کە هەڵگری مەترسێکی زۆرە بەشداربوو پێویستە پێشەوەی بێتە بازارەکە ڕیسێرچ بکە بەداخۆ هیچی لەوە کارانی کەوەی کردووە کە خەڵک لەم بازارە زۆر زەرەکە و کارەکەوێ زۆر بە ناشارەزایی دێنە بازارەکەەوە ئێستا تۆ هەر ئیشێکی کە بکەی من لێرە وەرگیرم کۆمەڵی ڕیکوایرمنت و داواکاریتان هەیە بێ شادێکمە بێ زمان بزانم ئەبێ چەند شتێکم بینی بێ اینجا دێم وەرمە ئەم بازارە پێویستی بەهیچ نییە بۆی داخڵی بی تەنها ئەوەیە شتێ پارێت پێ بێ ئەکاونتێ بکەیتەوە تەواو ئەمە وای کردووە خەڵک ڕاستەوخۆ خۆی هەڵداتە ناو مەجالەکە بێ ئەوەی هیچ معریفەیەکی بەکارهێنانی ئیشەکەی بێ هیچ بارگراوندێکی بێ ئەمە واکە خەڵک بەرەو زەرەرە بە بۆیە پرۆسی خۆفێرکردن زۆرترین زەرەر کە بیست بێت لە بازاری کریپتۆیە چەند خەڵک زەرری کردووە وەکو پارە وەکو بەگشتی لە کەس هەبووە زۆرترین زەرری لای ئێوە ژمارەکەی هەبێت چەند بوو ئەوەی بیست بێت لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە ناتوانم بڵم بە هەموو ڕێژەیەکێ ینی خەڵکانێکێ بە ملیۆنەها دۆلار لە زەرن ئەمە شتێکی یاساییە بەڵامە بێەوە بزانین وە گوتم بازاری کریپتۆ بازارێک هەڵگری مەترسێکی زۆرە و بازارێ نییە وەکو سیزی وتی چاوەڕێبی لە ماوەیەکی کەما تۆ بتەقیتەوە نەخێرە بێ هاوشەوی بزنزێکی یاسایی سێریکەی زۆرترین قازانجێک کەسێک کردبێتی لە کریپتۆ لە هەرێمی کوردستان چەند بوو خۆی ئەو داتایانە تۆز پرسنەڵ ڕەنگە پێت وەکو کولتوری تۆ شارەزای بازاڕەکەی بەڵێ وەکو کولتوری ڕەنگە ئێمە حەز نەکەینە کاتێک قازانجێکی گەوراکەین کەس بزانێ ئەڵین چاومان لێدەنی شتێکی لە بابەتە بەڵام من خەڵکانێکم بەڵێ خەڵکانێکم بینیوە بە هاوشێوەی ئەوە ملیۆنها دۆلار قازانجیان کردو لە بازاری کریپتۆ و کەسانێکی ناناسرای لە هەرێمی کوردستان بەڵێ لە گروپەکانی ئێمە بوونیان هەیە و ئاسایی باش ئیسا گەنجە ڕەنگە گوێی لێمان بێ کە لە هەرێمی کوردستان کەسێک بووە بە ملیۆنێری دۆلار بەهۆی کریپتۆکەرەنسیەوە حەسکە یەکسەر داخڵیان بازارە بێ دەست بە وەبەرهێنان کا لە کریپتۆکەرەنسیا ڕەنگە قەنەعەت بە خوشک برایە باوکی بکە پاری باشی بنێ ئاڵتونی بۆ بفرۆشن بێتان بازارەوە بۆی ببێ بە ملیۆنێری بواری کریپتۆکەرەنسی ئەگەر بێت و گەنجێک بوێ دەست بەم کارە بکە پێویستە چی بکە گەر بە خێرایی پێمان بڵێ بەداخەوە هەر کەسێک کە سەرەتا دێتە بازارەکە پێی وایە دوای مانگە دوو مانگ هەموو شتێکە زانێ بۆیە داوای پارە لە کەسوکاریەکە کۆمەڵە هەنگاوی هەڵە ئەنێ گرنگترین شت ئەوەیە ئێمە فێربین ئەم بازارە چۆن ئیشەکە چۆن خۆمانە پارێزین ینی هەرەوە نییە ئێمە کە دێنم بازارۆ نابێت تەنها بیل لە بەشی سەرۆ بکەین بڵێن چەنە قازانجەکەین ئەبێ بیل لەوەش بکەینەوە ئایا ئەم داوازنی تیاکرێ من زەرێر بکەم چۆن خۆم بپارێزم من بازارە
پێوتر بازارێکە ڤۆڵەتڵەتی ناجێگیری زۆر بەرزە هەموو کاتێک قازانجت ناداتێ ینی قازانج لەم بازارە ئەگەر هینە با بڵین لە ماوەیەکی کەمە قازانجێکی باش باتێ بەڵام پێچەوانەکەشی وایە ئەکرێ لە فترێکی زەمەنی کەمە وێ من ڕوویدەم لەو کەسانەیە کە تازن کە بیگنەرن خۆتان فێرکەن کەس لە خۆ فێرکردن زەرری نەکردو پەشیمان نەبووەوە بۆیە پش و درێژ لەسەر لەم بازارڕ بازارێکی بەردەوامە دوای 6 مانگ و ساڵ و 2 ساڵ کۆتایی پێ نایە هەتا ئێمە ئەمرین وەنەوەکانیشمان بەردەوام بەڕێکەکەی بگاتە چەند پێشبینی تۆ چیە؟ بیتکۆین لێستا بەهێزە من پێم وانە بیتکۆین سەری لێرە بە دو سەری زۆر خەیاڵی و گەورە تۆمار بکە کات ئێمە سێری چارتی بیتکۆینەکەی دامەزراوە پێشبینی 150,000 بۆ کردووە دێتە دی تۆزە قرس 150,000 بەڵێ 150,000 تا 170,000ش پۆسیبڵ و ماقولە بەڵام لەوە زیاتر پێم وایە زۆر قورسە بیتکۆین ڕقەمی گەورەتە ببینێ ئەبێ وەشمان لەبیر بێ بیتکۆین ساڵی 2022 لە 16,000 بۆ ئێستا لە 180,000 ئەوانەی کە کڕینیان لێکردوێسە لە قازانجێکی گەوریان لەواژ هێواش من پێم وایە جوڵەی بیتکۆین بەرەو خاوبوونەوە ئەڕوا بەرەوەوە چێ بچێتە ڕێنجەوە و دەرفەت بداتە ئەڵتەکان دراوە بەدیلەکان وەبەرهێنانی تیا بکرێ و بەرزەوە بکاتە دەرفەتە گەورەکە لە فتری داهاتووە بۆ ئەڵتەکانە بە تایبەتی دوای کە لە مانگی نوێە پێشبینیەکان بۆ واچن بانکی فیدراڵی ئەمریکا دەستکا بە دابەزاننی ڕێژەی سو و وەزارەتی گەنجینە دەست بکاتەوە بە ئەگەرکرینەوەی بە قسەی ترم بکە نەیکاتەکە لە ڕقی بەڕێزدانە لە عەبدوڕەحمان شارەزای بازاری کردوتۆ زۆر سپاسمان کردی.